بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش حالم لحلقة كيتر لبرنامج خواردني پیغمبری خدا صلى الله عليه وسلم اجينو خدمتان لحلقة كاني پیشوا باسی برنامج سیستمی پیغمبری خدا ما صلى الله عليه وسلم لم برنامج باسی چارەسەر و خۆپاراست نەکەین. ئایا خۆپاراستن یانی چی؟ چارەسەر یانی چی؟ چۆن ئەمە لە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەنگیاوەتەوە. یعنی مامۆستا خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەقوڵ حسابی بۆ شتانە کردووە؟ بەڵێ زیاد لەوەش حسابی بۆ کردووە کە ئینشاڵڵا باسیەکەین. خۆشەویستەکانم نەخۆشین بەهۆی چیەوە دروستە بێ؟ نەخۆشی بەهۆی دوو حاڵەتەوە دروستە بێ، یاخود کێشەی خواردن کە نەخۆشین دروست دەکات لە دوو شتایە. یەکەمیان شتێکە پێوتێ malnutrition کە پێوتێ نەقسی تەغذیە، واتە خواردنێ کەم بێ، یاخود ئینسان جۆرێک لە ڤیتامین و جۆرێک لە خواردن و جۆرێک لە تەغذیە و جۆرێک لە قودانی خواردن و مژینی خواردن و دەستکەوتنی خواردن و ئیسفادەکردنی لە خواردن کەم بێ. ئەمە جۆرێکە. جۆرێکی تریشیان لە زۆر خۆراکیە، واتە بەدخۆراکی و زۆر خۆراکی. هەردوو ئەمانە کێشە بۆ ئینسان دروست دەکەن. دیارە ئەوانەی کە بەدخۆراکن ئەلحەمدولیلا لە وڵاتی ئەمە زۆر کەمە، مەگەر کەسێ بەهۆنەی کێشەی ڕێخۆڵە و مەعیدە و جۆرێک لە کێشەکانی هەزمەوە، ئەژنا ئەم کێشەی لە وڵاتی ئێمە لە فەزلی خوای گەورەوە تا ئێستاکەنە زۆر کەمە. بەڵام کێشەی دووەممان زۆرە کە ئیفرات لە خواردنە، کە پێوتێ زۆر خۆراکی، کە کێشەی بۆ دروست کردوین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جۆری خواردنەکانیە حساب بۆ هەردوو بابەتەکە کراوە، واتە حساب بۆ کراوە چۆن ئینسان خواردنێکە خوا کە لە نەخۆشی ئەیپارێزێ و چۆن خواردنێکیش ئەخوا کە چارەسەرە بۆ نەخۆشی. سبحان الله. خۆشەویستەکانم، من بە دوای حەقڵەکانی تۆبا زۆر چووم. هیچ جۆرە تایبەتمەندیەک اختصاسێک نییە لە طبە ئیلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چارەسەری خواردنێکی بۆ داناوە. هیچ شتێک نییە. باسی چاوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کەمایی کردو، باسی مەعیدەکەی باسی پێغەمبەری خوا باسی شیر و هەنگوینی کردووە، باسی جومگاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی تەمر و باسی زنجەفیلی کردووە، باسی هەر بابەتێکەکەیت، باسی حتا ئێسک و باسی ئەوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئیلەت و شاتین عەرەبیەکە. واتە هیچ جۆرە شتێک نییە. باسی دڵکە، باسی کۆلیسترۆڵکە، باسی چەوریکە، ئیلا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قسەی لەسەر هەیە و باسی لەسەر هەیە و خواردنەکانی تایبەتن بە جۆرێ لە نەخۆشیەکە. یعنی ئەونا خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دقیق بووە لە هەڵبژاردنەکەیە هەموو ئەم شتانە. ئەم شتانەمان باس کردووە، باسیشەکەین پەلەمەکەن ئینشاءڵڵا کە باوەردی دێنە سەر ئەم بابەتانە. بۆیە خۆشەویستەکانم، ئەمڕۆ طب بە دوای ئەوەیە کە چۆن بێ ڕێ لە نەخۆشی بگرێ، چونکە بەڕاستی ئەوەی کە خەڵک ئەمڕۆ دەستی یاوەتێ لە خواردنە، طب چارەسەرەکەی فریای ناکەوێ. لەبەرەوە ئەمڕۆ دنیا بەرەو ئەوە ئەچێ چۆن ڕێ بگرین لە نەخۆشیەکان و بۆنی خواردنەوە هەروەک چۆن خواردنەکان تووشی نەخۆشیمانەکەن. یعنی ئەگەر بزانین خواردنی خۆمان هەڵبژێرین، بچینەوە سەر ئەسڵە ستاندەرەکە، بزانین ئەوەی کە بۆمان دیاری کراوە، یعنی تۆ سیارەیەکت هەیە هەموو ڕۆژە پەکێکەوێ، هەموو ڕۆژێک کێشەیەکی هەیە، سووریش ئەزانی کێشەکە و بانزینەیەکە تەیەکەی. باوکی من تۆ بانزینی تێناکەی، تۆ چی نەوتی تیەکی، تۆ چی گازی تیەکی. ئەمە بەکەڵکی ئەم سیارەی تۆ نایەت. ئەگەر بانزینی تیارەشی بۆ بینی بڵێ وەڵامە محەسەنەکەیە هەر خراپە، چکە بۆ ئەو نابێ. لەبەر ئەو خواردنەی کە بۆ ئێمە دیاری کراوە مەفروضە بزانین ئێمە چی ئەخۆین و بۆ ئەیخۆین و چۆن ئەیخۆین. مشکلی ئێمە بەڕاستی لەمەدایە، نازانین. بۆ ئێستا کە نابینی عادەکان هەمی پڕن. بۆ لەبەرەوەی کە مۆڵ و عەلوە و مەطعەمەکانمان پڕن. هەر کات دەتوانیمان مۆڵ و مەطعەم و چایخانە و شوێنی کڕینی خواردن چۆڵکەین، بە تەکید پێتاڵم عادەکانیشمان چۆڵە بێ. واتە بێ فلتەرێ بخینە سەر ئەوانە بۆی کە عادەکانمان چۆڵکەین. هەتا ئەوان پڕ بن، مژدەیەم بە دکتۆرەکان لە نەخۆش بەکیان ناکرێت، مشکلیان نابێ، نەقسیشیان نابێ. لەبەرەوە ئەمڕۆ طب ئەمڕۆ عیلم بە دوای ئەوەیە کە چۆن بتوانێت پاشەکشە بکاوە، چۆن بتوانێت بگەڕێتەوە و چۆن بتوانێت لە ئەسڵەوە لە جزورەوە نەخۆشیەکە لەسەر چاوە ئاوەکە پاکاتەوە. ئەژنا بۆ خوایە چەند نەخۆشیمان هەیە، دەقات و بیسقاتی ئەومان بۆ پێیابێ بە هەموو میزانی حکومەتیش پێ چارەسەرەکانی ناکەی.
پێتان سەیر نەبێکەوە قسەیەکەم. بۆیە ئەمڕۆ ئەوروپا بەڕوو طبی وقایی ئەچێتەوە، جارێکی ترڵێ چۆن ڕێگە لە نەخۆشی بگرین، نەک چۆن چارەسەری نەخۆشیەکان بکەین. بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە طبی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم ڕواگەیەوە سەرچاوی گرتووە. ماوەسایەت باس چیەکی؟ یعنی چی سەرچاوی گرتووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نان نەبووە بیخوا. بەڵگە چییەکە نان نەبووە بیخوا؟ ئەوەنی عایشا فەرمێ بە ابن زبير فرمي والله أي برام أي خوش كذا مانگ مان أبيني هلال مان أبيني دوای هلالێکی تریش مان أبيني مانگێکی تریش هەڵهات دوای مانگێکی تریش هەڵئەهات لە ماڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگر ناکرایەوە. حتا ئێستا ئێمەم حەدیسەمان بیستۆتمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سۆزێک هاشیاوە، چەند فەقیر بوون، چۆن هیچیان نەبووە، چۆن ژیاون، باشە چۆن تەحەمولیان کردووە، باشە چۆن ژیانیان بردووەتە سەر. تۆ دوو مانگی ڕەبق لە ماڵ تا ئاگر نەکرێتەوە. دوو مانگەکە بەڵێ هیلالێکی مانگی عەرەبی 29 ڕۆژ بۆ 29 تقریبا 20 سەبەت 8 هەفتەیەک وایە دوو مانگەکە. هەروام زانیوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچی نەبووە لە فەقیری و لە نەبوونیە، ناچار بووە 3 مانگ ئاگر یان 2 مانگ لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاگر نەکرێتەوە. بەڵام نا، خەڵکی مختص بە شێوەیەکی تر تێگە. چۆن پیاوە ناسێ؟ ئەم پیاوە دکتۆرای هەیە لە نیوتریشنە، دکتۆر ئەندریا وێڵ، چەندەها بەحسی هەیە، اختصاصەکەی بەس خواردنە. ئەفەرمێ هاتم بە دوای خواردنێک و چارەسەرێکی ڕیشەیە بگەڕێم بۆ مشکلەی ئەسڕ، خواردنێکی ئەسری دابنێم بۆ ئەوەی کە ئینسان لە دەست نەخۆشەکانی نەجاتی بێ، لە دەست تەرەسوباتی نەجاتی بێ، لە دەست کۆلسترۆڵ نەجاتی بێ، لە دەست کێشەکانی خواردن نەجاتی بێ. ئەڵێ هەرچیەکم کرد، هەج بەحسێکم کرد، فەشەلم هێنا. دوای کتێبێکی نووسی بەناوشانی 8 weeks to optimum health، 8 هەفتە بۆ سیحەتێکی میثالی، 8 هەفتە بۆ ئەوەی کە بتوانین تەندروستیەکی باش و ستاندەرمان هەبێ. بەڵام خۆی لە کتێبەکەی ئاعترافەکە لە ئەم 8 هەفتەیەم لە حەدیسەکەی عایشەوە دۆزیەوە. سبحان الله، خەریبەوە نییە کابرایە لێو پەڕی ئەمریکا بەحەز بکە بە هەموو شێوەیە فەشەل بێنێ لە پاکردنەوەی لاشەی ئینسان لە خەڵتە و لە خەوشەکانی. ئەڵێ کە حەدیسەکەی عایشەم بیست هیلال بۆ هیلال ئاگر لە ماڵی پێغەمبەری خۆیان نەکرایە صلی الله علیه و سلم. وتم ئەم مۆزوعە بێ 8 هەفتە بێ هەتا ئینسان بە تەواوەتی لاشەی پاکە بێتەوە. بەڵام شتێکمان بیر نەچێ، حەدیسەکەی عایشە زۆر دەقیقە کە فەرمێ بەڵام دراوسەیانێکمان هەبوو لە ئەنسار جار شیریان بۆ هێناین ئەمان خوارد. واتە ئینسان ئەگەر تەنها ئەسودەینی هەبێ کە پێوتێ ئاو خورما و جارجاری شیری هەبێ بە هیچ شێوەیە تووشی هیچ نەقسێک نابێ لە لاشەیە. ئەمە عەزەمەتی ئەوەیە کە تۆ چۆن فەرقەکەی لە بینی برسێتیە و چۆن فەرقەکەی لەوەی کە خواردنێکی تەندروست بخۆی بەبێ ئەوەی کە هیچ پرۆتینێک، هیچ کاربۆهیدرێتێک، هیچ شەوریەک، هیچ ڤیتامینێک، هیچ مینێراڵێک، هیچ خۆیەک لە لەشتا تووشی نەقس بێ. لە کتێبەکەی باسی چیەکە؟ خوتەیەک دانێ، خوتەی هەفتەی یەکەم، هەفتەی دووەم، هەتا هەفتەی هەشتم. ئینجاڵێ دەبڕۆتۆ کێشت نەما، چاکترین و باشترین تەندروستیت هەیە. ئەزان تەرکیزە خاتە سەر چی؟ یەکەم، شتی سناعی نەخورێ. دووەم، هەموو چەوریەک نەخورێ جگە لە زەیتی زەیتون. سێم، ئەبێ هەموو ڕۆژێ تۆ ڕیاضە و هەبێ. ئەوڵێ ڕیاضەم پێڵم چوون بۆ مزگەوت، پێڵم نوێژی تەراویح، پێڵم گەڕان و جوڵە، پێڵم سەدانی برایەکی نەخۆشم. هەتا ئەم پیاوە کاتێکی داناوە بۆ هەڵمژینی هەناسە و قووەتی ڕۆح. ئەو وای پێڵێ، ئەو پێڵێ برسێتی، پێڵێ هەناسە مژین و ئیستیرخا من نایەنێم نوێژ. ئەریحنا بالصلاة یا بلال،
مرتاحمان کە بنوێش ئەی بلال سبحان الله ئەم پیاوە لە ئەخیرە ئەگاتە ئەو قەناعەتەی کە ئەوەی کە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس کراوە ئەوەی لە حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باس کراوە ئەمە ستاندەرە ئەمە ئەسڵە ئەبێ بگەڕینەوە سەر ئەو ئەسڵە جارێکی تر ئەم حەدیثە بوخاری ڕەوایەتێکە سبحان الله خەڵکێ لە ناو خۆمانە ئینکاری بوخاریەکە بەڵام خەڵکێکی یەهودی لەو پەڕی ئەمریکا ئیسفادەی لێەکە زۆر بەداخەوە تا حەڵقەیەکی تر دێمەوە خزمەتتان والسلام عليكم ورحمة الله وبركاته.